سڵاوتان لەبێ خۆشەویستان. ئەم شەو لە کۆڤید-19 باس لەو ڕێکارانە دەکەین کە لە وڵاتە ئەوروپیەکان گیراونەتە بەر، واتە با بڵین ڕێکارێکی تایبەت کە ئەویش قەدەغەکردنی هاتوچۆیە و ئەو شتێک کە پێی وترێت لۆکداون، واتە هەموو شوێنەکانیان داخست و ویان لێ کردووە کە هاوڵاتیەکانیان لە ماڵەوە نەمێنەوە و ئێستا لە بە گرافیکێک پێتان ئەڵێین هەر وڵاتە چ قسەیەکی هەیە لەسەر ئەم بارودۆخە، بە تایبەتی لەوێ کە باسی ئەم گۆڕانکاریەیە لە بۆ ماوەی کۆڕۆنای نوێ کە پێ ئەڵێن نەوەی نوێی کۆڕۆنای نوێ کە بە B1117 بەناوبانکە. هەروەها باس لەوە ئەکەین بزانین ئایا خوا نەخواستە ئەم حاڵەتە ئەگەری ئەوی هەیە لە وڵاتی ئێمەش ڕووبدا یان تووشی لۆکداونێکی تر ببینەوە، یان هۆکار چییە کە ئێستا لەخوا بە زیابێ ئامارەکان لە هەرێمی کوردستان کەمن. بۆ ئەم وەڵامانە پرسیار ئاڕاستەی دکتۆر دەشتی بوستانی دەکەین کە ئەو خۆی ئەندامی لیژنەی زانستی چاودێریکردنی، ڕێگەگرتنی، چارەسەرکردنی نەخۆشیەکانی کۆڕۆنا لە عێراق و لە هەرێمی کوردستان. بەڵام باس سەرەتا وەکو باسم کرد با بزانین وڵاتە ئەوروپیەکان چیان کردووە لەم لۆکداون و لەم ڕاگررتنی قەدەغی هاتوچۆ و ڕەئی هەریەکەیان چییە؟ هۆکارەکەی زیاتر بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەمان هاتن سەیریان کرد وتیان ئەم ڤایرەسە گۆڕانکاری بەسەر خۆیدا کردووە، زیاتر بڵاو دەبێتەوە تا ئێستا توێژینەوەی زیاتری لەسەر دەکەم بزانن ئایا خەتەرناکە یان خەتەرناک نییە. بەڵام ئەوەی کە تا ئێستا لەبەردەستە لەسەر ئەم ڤایرەسە نوێیە دەڵێن لە ڕووی مەترسیەوە وەکو خودی ڤایرەسەکە لە توانای کوشتنەکەی شتێکی وامان بەرچاو نەکەوتووە، بەڵام کێشەکە لەوەیە ژمارەیەکی زۆر تووشە بن، ژمارەیەکی وا خەڵک توش دەبێ کە بێ گومان ئەگەر ژمارەی زۆر توش بێ وەکو پێشتریش ئاماژەمان پێکردووە ژمارەی زۆر توش بێ ئەگەری مردن و ڕبوونی خەستخانەکان و شوێن نەمان بۆ نەخۆشەکان وای لێ ئەکا کە وڵاتەکە بکەوێتە دۆخێکی زۆر ناخۆش و هەواڵی ناخۆش بڵاوێتەوە، هەروەکو ئەوەی کە ئێمە بەداخەوە لە مانگەکانی هاوین و لە سەرەتای پاییزە بینیمان. بەڵام ئەلحەمدولیلا ئەوە مانگێک زیاترە ئامارەکان کەمن لە هەرێمی کوردستان. ئەوان خەمی چیان بوو؟ تیان ڤایرەسەکە گۆڕانکاری بەسەرداهاتوە و سەری ساڵە و عالەم حەفلە ئەکا و کللتوری خۆیان وایە لەم مناسبەی کریسمس و سەری ساڵەیە خەڵکێک زۆر کۆ دەبنەوە، هەموو هیلاکی ساڵەکەیان لەو مناسبانی ئەو چەند ڕۆژەیە بەڕێوە دەبن، هەروەکوی خۆشمان بینیمان لە پاش جەژنی ڕەمەزان بە تایبەتی و دوای ئەوە جەژنی قوربان ژمارەکان زیادی کرد، چونکە ئێمە ئەو جەژنەکانمانن کە ئەگەری ئەوە هەیە، بەڵام لە نەورۆزدا چونکە لە ماڵەوە بووین بینیمان ژمارەکان زیاد نەبوو. ئەوان خەمی ئەویان بوو وتیان لە 15 حسیان بۆ کردیان خەڵک ئیتر بەرەبەرە ڕێز وەرەگرێ، ئیجازە وەرەگرێ، لە هۆڵیدەی هەیە ئاهەنگ دروستەکەن، قەرەباڵغی کۆبنەوە، على شیش سەرە بڕن، هەموو ئەو شتانە وان لێکە زیاتر لێکە کۆبنەوە کە ئەمەش خۆتان نەزانن هۆکارێکی زۆر مهمە بۆ بڵاوبوونەوەی زیاتری ڤایرەسەکە. ئەوەی تریشی وەکو ئاماژەم پێکرد ئەم ڤایرەسە گۆڕانکاریەکی بەسەرداهات وەکو لە بەرنامەکانی پێشوە ئاماژەمان پێکرد وابزانم لە ناوەڕاستی مانجیدەوە هەستیان بۆ کرد ڤایرەسەکە گۆڕانکاری لە مادە بۆ ماوەکی خۆیان کردەوە، بە تایبەتیش لەکوێ لەو بڵین سپایکانەی دەرەوە و لەکوێش هەستی پێکرایەکەم زۆر بێگومان لە بەریتانیا و لە وڵاتی ئەفریقای باشوور. ئێستا بزانین بەریتانیا دەربارەی لۆکداونی خۆی وەزیری تەندروستی بەریتانیا پێش چەند ڕۆژێک هاتە سەر شاشە و وتی ئێمە پێویستمان بۆیە کە قەدەغەی هاتوچۆ درێژ بکەینەوە هەتا وەکو ناوەڕاستی مانجی دوو، واتە هەتا 15 هەموو شوێنەکانە بێ داخراوە بێ قەدەغی هاتوچۆکە بەردەوام بێ، چونکە ئێمە لەگەڵ ئەم ڤایرەسکە گۆڕانکاری بەسەردا هاتووە و لەگەڵ ئەوەی کە خەڵکێکی زۆر بەرەبەرە تووشە بێ و ئەگەر بە بیرمان بێ پێش 2 ڕۆژ زۆرترین ژمارەی توشبووان لە بەریتانیا کە 6,000 کەس لە یەک ڕۆژە تووشی ڤایرەسەکە بوون، بۆیە ئەوان پێیان وایە ئێستا ئەوان گەیشتنێتە لوتکەیەکی زۆر بەرزی توش بوون و بۆیەش دەڵێ چەند هەفتەیەکی قورسمان لە پێشە. ئەمە ڕای بەریتانیایە هاوڵاتی و دانیشتوان بێگومان خزمەکانتان کە قسەیان لەگەڵ دەکەن لە ئینگلترا ئەو شتتان پێ دەڵێن هەموو شوێنێک داخراوە. وەزیری تەندروستیەکەشمان وای وتووە. ئەڵمانیا کە بە دڵی ئەوروپا مەشهورە، وڵاتێکی پیشەسازی گەورەیە، ئێمەش کەس و کار و خەڵکی زۆری ئێمەش لە وڵاتەیە، ئەوانە دەڵێن چی؟ ئێمە قەدەغەی هاتوچۆ هەتاوەکو دەی مانجیەک جارێوا بەردەوامە، دوایەوە ئیعادەی نەزەری خۆمان دەکەینەوە، یاسایەکیشیان دەرێنەوە، تەنانەت ئەگەر تۆ یەک خێزانیش بی 4 کەس ئەتوانن بەیەکۆ کۆ ببنەوە، زیاتر ناتوانن بەیەکۆ کۆ ببنەوە، واتە ئەگەر مناسبەیەکی خێزانیش دروستکەم بێگومان خۆتان دەزانن لە وڵاتە ئەوروپیەکان هەم لە ژمارەی خێزان هەم لە شێوازی هەڵسو و کەوتکردنی ئەندامانی خێزان بە تایبەتی پاشۆی کە تەمەنیان دەکاتە 18 ساڵ و ئەوانە گۆڕانکاری لە
پێکهاتەی خێزانەکان هەیە و گەنجەکان خوانە چن ئیشەکەن و لە ماڵێکی جیاوازەژین بەڵام ئەگەر ویستیان شەمە و یەکشەمەیەک بڕۆن دانیشن بێگەوە نانێک بخۆنیان مناسبەیەک ڕێکخەن ناتوانن هەمیان بڕۆن ئەتا ئەگەر 5 خوشک و برابن ئەبێت تەنها چواریان بڕۆیەکیشانیان دوانیان بڕۆ یعنی کە ئەوەش یعنی وڵاتێکە کوردی خۆمان زۆر لەوێ دەژین بۆیە لەوێ ئەوانیش لەوانێ لەم لەگەڵ ئەم ڕێکارەیە ئاستەنجیان بۆ دروست بێ وڵاتێکی تر کە ئەویش لە سەرتاوە ئەتوانین بڵێن ژمارێکی زۆری توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنای تێدا بوو هەر لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسەکەەوە ئێستا ئەوان دەڵێن ئەمە شتێکی وامان هەست پێ نەکردووە کە بە ڤایرۆسەکە کەمی کردبێ بلعکس وا لە زیاد بوونە بۆیە هیچ مەجاالیتیانی و مەحاڵە ئێمە هیچ ئاسانکاریە بکەین لەو ڕێنمایانی کە دەرمان کردووە بە قەدەغی هاتوچۆ بێ بە نێشتنی تێکەڵبوونی خەڵک بێ بە ڕاگررتنی دەوام بێ لە هەندێک شوێنە ئێمە ئاسانکاری لە ڕێنمایەکان جارێ ناکەین وڵاتێکی تر کە ئەو وڵاتە دەتوانین بڵێن یەک لە وڵاتە ئەوروپیە یەکەمەکان بوو دوای هاوین پەتاکە زۆر تێدا بڵاو بووە ئەوان دەڵێ ئێمە دەزانی بارودۆخەکە زۆر خەتەرە بە تایبەتی نەمانتوانی وەکو پێویست کۆنتترۆلی ئاهەنگەکانی سەری ساڵکەین چی بکەین کابرا خۆی لە ماڵی خۆی لە مەزرعی خۆی لەسەر ئەو شوێنی کە هەیەی کۆبوونەتەوە و خەڵکانێکی زۆر داواتی کراون و خەڵکێکی زۆر تێکەڵ بووە و گوێیان ناوەتێ چوونەتە ناو ئاهەنگەکانەوە بۆیە ئەوان زۆر بەترسەوە دەڕوانە بارودۆخەکە و ئەگەری ئەوەی هەیە یعنی شتی زۆر قورستریش دەکات ئیتالیا ئەو وڵاتەی کە کۆڕۆنا وێرانی کرد لە سەرەتای سەرهەڵدانەوە هەمومان بەبیرمانە مانگی 3 و 4 و 5 توانین بڵین تاریکترین مانگەکانی ئیتالیا بوو لە ڕۆژ ژمارەی توشبوون و گیان لە دەستدان ئەوان دەڵێن ئێمە ئێستا نەگەیشتوینەتە ئەو حاڵەتەی کە مەسەلەن بڵین ئاوها بکەین ئەوها بکەین بەڵام ئیشی خۆمان چی لێ کردووە هاتوین ئامارەکان تەمەشا دەکەین لەسەر ئەوە بڕیار دەدەین ئاپی زیرەک و ئەلکترۆنیات و تەکنەلۆژیان خستۆتە ئەم خزمەتی ئەم چاودێریەوە هەروەکو پێش ینی باز دەکرێت چەند هاوڕێکیش بۆ منیان باس کردووە کە لەوێت دەژین دەڵێ ئاپیان لەسەر مۆبایلەکانمان بۆ داناوین بۆی کە چینە شوێنێکەوە ئەگەر هات و توشبووی لێبوو بێ ئێمەژە بێ بچین فەحس بکەینەوە ئەوە ئەو وڵاتە ئەوروپیانەی کە وڵاتێکی تری وەکو بەلجیکا گەر سێری شوێنی بەلجیکا بکەن لە ئینگلترا زۆر نزیکە ئەوڵێ ئێمە ینی یان هۆڵندا مەسەلەن لە تەنیشت بەلجیکا و ئەوانە بەلجیکا خۆیڵە ئەگەر پێویست کا سنوورەکان زۆر توونەکەینەوە ینی بە تایبەتی لەگەڵ وڵاتێکی وەکو هۆڵندا کە هەر کەسێک چوو بێتە ئەوروپا یعنی ئاسانکاریەکی زۆر هەیە لە بینی هاتن و چوون لە بینی خەڵکی بەلجیکا چێ لە هۆڵندا شتەکە ڕێ بە پێچەوانەشەوە چن لێ ئەوەکەن ئەمانەوەیان ئەڵێ ینی ئەمە ئەو سنوورانە هەمووی والەکەین کە کەس قوتار نەبێ و کەس هاتوچۆنەکە هۆڵنداش خۆی کە عینیشت ئەو ڤایرەسە نوێی تێدا بڵاو بۆتەوە بڵین ئەو نەوە نوێت ئەو چی کردووە ینی دەڵێتە خەڵکەکانی هەروەکو وەزیری تەندروستی خۆشمان چەند ڕۆژێک لەمە پێش ئاماژی بێکە ئەڵێ کاکە ئەگەر سەفەرەکەت زەڕور نییە یاوی چاک بەمەی کەوت جارێت تیکیت مەبڕە لە شوێنی خۆت بمێنەرەوە هەتاوەکو ئاسانترە بۆ ئەوەی بتوانین کۆنتترۆلی بارودۆخەکە بکەین ئەمە گرنگترین ڕێکارەکانە کە ئێستا ئێمە بێ سوپاسگوزاری خوا بکەین سوپاسگوزاری هەموو ئەو لایەنە بەرپرسانە بکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بارودۆخەکەیان بەم شێوازە هێشتێتەوە و سوپاسی خەڵکیش بکەین کە بەشێکی بەداخەوە بەشێکی زۆریان هێشتا وەکو پێویست ڕێکارەکان جێبەجێ ناکەن لەسەر ئەم بابەتە و لەسەر زۆر پرسیارتریش وەکو ئاماژەمان کرد میوانداری بەڕێز دکتۆر دەشتی کوردستانیەکەین دکتۆر گیان بەخێر بێ سەر زۆر سپاس تەنابەت وەکو ئەندامی لیژنەی زانستی بۆ بڵین بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان و هەروەها لە عێراقیش بێگومان زانیاری باشت پێ دەتەوێت پێمان بڵێ ئێمەش هەوڵ دەدەین لەم چەند خولەکەی ماوە لە بەرنامەکەیە بە شێوازی پرسیار وەڵامەکەی لە جەنابەت وەربگرینەوە لەسەر ئەو گرافیکەی کە پێشکەشمان کرد لەسەر لۆکداون و ئەوانە چی قسەیەکی وات هەیە لەسەری و ئایا خوا نەخواستە تەسەور دەکەی وەکو پزیشکێکی پسپۆڕی بواری نەخۆشیەکانی هەنا و پەتازانی ئێمە بگەینەوە ئەو ڕۆژانە مەلێ پێشەشی دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەو بەرنمەیە لە ڕاستیدا مەترسی کۆرۆنا یان تەوەقع دەکرا لە چلەی زستان واتە لە 21 12 هەتا 1 شوبات ئەو 6 هەفتەیە مەترسیدار بێ و ترسناک بێ و لە ئەوروپا و لە باکووری ئەمریکا ئەو مەترسیەمان بینی و هەروە لە بریتانیا و لە چەند وڵاتێکی تریش هەندێک جۆری نوێی ینی تەفرە ڕوویدا ڤاریەنتی نوێ پەیابوو لە دڕکەکانی ڤایرۆسەکە ینی ئەوەکانی دەرەوەی سپایکەکان
و ئەوەش بۆ ئەوەی کە لە سەتا هەفتا زیاتر بڵاو بێتەوە و خەڵکەکە زیاتر توش بن بەڵام خۆشببختانە ڕێژەی مردن هەر وەکو پێشووە بەڵام کە ڕێژەی توشبوون زیادەبی وەکو نسبەی و تەناسوبە 102 کەمتر زیاتر مردنیش زیادەبی بۆیە یعنی ڕقەمی قیاسی شکاندووە مردن لە وڵاتەکانی ئەوروپا و باکووری ئەمریکا و یعنی گەیشتە ڕادەی ئەوەی نەخۆشخانەکان پڕ بن و یعنی بە ئیسعاف بە سڕە ڕاوەستی لە خستەخانەکانی بریتانیا هەتا نەخۆش بینتە خوارێ ینی مەجای ئەوەشیان نەمابوو نەخۆش لە ئیسعاف بەێ ینی ئەوەندە بە سڕە ڕادەوەستان لە دەرکەی خستەخانەکان خۆشببختانە ئەوە لە لای مەڕووی نەدا لەوانەیە یعنی ئەو جۆرە ینی ئەوە ڤایرۆسە بە تەفرەیە نەگەیشتوتە کوردستان زوو دەست پێ خەشکرا و ینی لە وڵاتانە قەدەغە کرا خەڵک بچێتە وڵاتانە و لە وڵاتانە بێتەوە و لەوانەیە ئەمە مەنع ئەمان باشتر بی لەوانەیە ڕێژەیەکی زیاتر لەمە توش بوو بین و ئەوە شوای کردووە کە یعنی مەناعە دروستبی بەڵام پێویستە ینی ئەمە بە هاوڵاتی ئازیزەکانمان بڵین کە مەترسی کۆرۆنە هێشتا لە ناو نەچووە پێویستە خەڵک هەر ئاگای لە خۆبی هەر وەکو تەماشای ئەوروپا دەکەین پێویستە ماسک بەسین پێویستە یعنی ئەو گەرم و گروی پێشتر ینی خۆ لە باوش کردو یەکتری ماسکردن تۆقەکردن ئەو کللتورە جارێ زووە بیگەڕێنینەوە ئێستا چکە دەبینی ئێستا خەڵکێکێت تۆقاکە ینی ئەوە زۆر پێم هەڵەیە و هەر وەکو دەبینن لە ئەوروپا و لە باکووری ئەمریکا چۆن هەتا لوقاحەکەش پێیا بووە بەڵام هەر مەترسی هەیە و هەر ڕێژەی توشبوون و ڕێژەی مردنیش بە پێی توشبوون زیادە کەواتە پێویستە خەڵکی ئێمە هێشتا ڕێکارەکانی تەندروستی وەکو ماسک بەستون و خۆ لە دوور یەکتر دوورکەوتنەوە مەتر و نیوەک 2 مەتر و قەڵەباڵغی نەکردن و ئەوانە ینی پێویستە ڕەچاو بکرێ و ینی بە پێ ڕێنمای تەندروستەکان تەعامل بکرێت کەواتە وەکو پوختەیەک هۆکاری کەمبوونەوەکەت یانەوە تاکە لەخوا بە زیابێ ئەم ڤاریانتە تازەیە نەهاتووە ڕێکارەکان توندن بەرامبەر وڵاتانە دووەم لەوانەیە ئێمە ژمارەیەکی زۆرمان توش بوو بێ هێشتا وەکو بڵی ڤایرەسەکە قووەتی تەواوی خۆی وەرنەگرتووە بەنا بڵاو بێتەوە بەناومانە و حاڵەتێکی تریش ئەوەیە کە مەسەلەن ینی لەوانەیە مەناعیمە باشتر بی ینی لەبەر مەوزوعی هەتا لە بیدایەتی ئەوە وتیان ئەوانەی لوقاحی BCGیان وەرگرتووە کەمتر ئەو وڵاتانەی لوقاحی BCG ئیجباریە کەمتر ڤایرۆسەکە بڵاو دەبتەوە باشە ئەگەری هەیە ژمارەکە زیاد بێتەوە لەوانەیە بۆیە ینی ئەو سێ هەفتەی 6 هەفتەت کرد سێ ڕۆیشت سەیەکەی ترماوە ینی تکام وایە لە هاوڵاتیان هەتا یەکی شوبات دام بە خۆیاندا بگرن قەڵەباڵغی دروست نەکەن و ئەو ینی ئەو یاسایی ئەڵمانیا باست 4 کەس پێکەوە لە بریتانیا 6 کەسە لە 6 کەس زیاتر لە ماڵک نابێت کۆبێتەوە و ینی لە تعزیەش ینی کە چوونە سەر قەبران لە 30 کەس زیاتر مەمنوعە لە ینی لە تعزیەی لە 15 کەس زیاتر مەمنوعەوە لە بۆ گواستنەوە ئەوانە لە 30 کەس زیاتر مەمنوعە ینی ئەوە ئەو یاسایانە لە بریتانیا ڕەچاو دەکرێت 6 بە 15 بە 30 پێویستە لە لایمەش ڕەچاو بکرێت زۆر باشە بە پرۆسەی وەرگرتنی ڤاکسینەکان لەلایەن سەرۆکی وڵاتانەوە بەردەوامە ئەوەش بنیامین ناتانیاهۆیە کە دۆزی دووەم واتە ژەمی دووەمی پێکوتەکەی وەرگرت ماسکەکەشی هەم دیساندانایەوە ئەو ماسکە دکتۆر دەشتی هەرە بێ دابدرێەوە نیە هەتا لە ڕاستیدا ئەو ڤاکسینە ئەگەر وەرتگرت پاش 21 ڕۆژ زورعی دووەم وەردەگری ئەوجا ینی ئەگەر ئەوەی لوقاحی فایزەربی 193 ئیمیونیتی ینی حمایەت دەکا بەڵام پاش زورعی دووەم وەرگرت پاشەوی هەتا 1995 دەبی بەڵام پێویستە ماسکە بەکات پاسپۆرتەکەشی وەرگرت پاسپۆرتی تەندروستی ئێستا هەر کاتێک بنیامین نەتانیاهۆ بچێتە هەر وڵاتێک دەزانن ئەوە کوتراوە و دەفتەرەکەی پێویستی بە فەحسی سوابی ئەوەی PCR نییە بەس هێشتا ماسکەکەی هەر پێویستە چکە هەتا 3 هەفتە ئیش ناکە پاشەوی ئەوە یعنی کەواتە بە خەڵک دەڵێن کە ڤاکسینیشت لێدا پێویستە 3 هەفتە هەر ماسک بەستی و ڕێکارەکانی تەندروستی جێبەجێ بکەیت یا لەسەر ڤاکسینەکە ژەکەین بە حکمیەوەی کە جەنابەت ئاگاداری پرۆسەکە بەچی گەیشت و ئەمانە بەڵام ئەوەی کە گرنگە بیڵێنەوە کە ئەگەری بەرزبوونەوەی ژمارەکە هەر هەیە خوانە بێگومان هەیە هەر لە بێگومان و ئینشاءڵڵا نابی ئینشاءڵڵا نابێ بەڵام لە خاڵەکانە هیچ باسی ئەوت نەکرد بڵین هۆکاری بەرزبوونەوە چکە تۆ حەزم لێ وەکو پزیشکێکی پسپۆر ڕای خۆت بڵێ ئێستا ئەو خۆپارێزی و ڕێکاری کە ئێستا لە وڵاتی ئێمە هەیە لە هاوڵاتیان ڕازیت ناوەڵ یعنی ئەوانەی ڕێکارەکان کە دەچیە بازار
لەوانەیە 15 یعنی بگرە ینی زۆر 130 خەڵک پابندن بە ماسک بەستن، پابندن بە نەچوونە قەڵەباڵغی، پابندن بە ڕێکارە تەندروستیەکان، بەڵام بەداخەوە 170 هێشتا پابند نین، یعنی هێشتا دەبی بە هێزی یاسا ئەوە فەرز بکرێ لەسەر خەڵک بە غەرامەکردن بی بە یعنی تەوزیهاتی ینی پۆلیسی مرور و پۆلیسی احتیادی و پێشمەرگە ئەوانە پێویستە ئەوانەی لەناو ئۆتۆمبیلەکانن ئەوی بەتەنەیە قەیناکە با ماسک نەبەستێ، بەڵام ئەگەر لە دوو کەس یان زیاتر لەناو ئۆتۆمبیلێک بوون پێویستە ماسک بەستن، پێویستە لە شوێنی قەڵەباڵغ ئەوە نەبن و یعنی شتێکی باشە لە سوپەرمارکێت و مۆڵ و ئەوەکان ماسک دانراوە و کەس ناهێڵن بستە ژوورەوە ئەگە ماسک و پەنجەوانە لە دەست نەکات. لە ئەڵمانیا وەکو ئاماژەمان پێکرد دەڵێ لە کەس یەک خانەوەدە لە 4 کەس نابێت لە ناو خانوویەکە. لە بریتانیا 6 کەسە. یعنی باشە ئێمە خۆ ینی دەبێ بای ئەوەنە بیری لێ بکەینەوە کە ئەوان بۆ هەموو علم و معریفەت و تێگەیشتنیان ئەنجا ڕێگەگری دەکەن، بۆیە پێویستی بە تێگەیشتێکی زیاتر هەیە. بینە سەر پلانی بەردەستکردنی ڤاکسین، یعنی ئەگەر پێمان بڵێ لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان، چونکە ئەوە بزانم هەر بەخۆشی مامەڵەکردن بە ڤاکسینۆ لەگەڵ دەوڵەتەکان دەکرێت، لەگەڵ بە شێوەیەکی سنترال دەکرێت. ئێستا حکوومەتی عێراق کە لەگەڵ فایزەر عقدێکی کردووە، حکوومەتی هەرێمیش محاولەکە خۆشی بتوانێت لەم بارەیەوەکە. ئەگەر زانیاریمان لەسەر هەردوو ئاستەکە پێ بڵێ کەی چۆن چەند دەکڕێ ئەو مەسلەی ئەو پاسپۆرتە چۆن دەردێ، ینی مەسەر ئەو ئیجراعاتانە چییە؟ بێگومان ینی عێراق لە مانجی نۆوە ئەمن لە لیژنەی زانستی کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی بەغدا دانراوە مفاوەزات کراوە، منیش لە هەندێک لە مفاوەزاتەکان ئۆنلاین بە زوم حاضر بووم لەگەڵ شەریکەی ساینۆڤاکی سینی، لەگەڵ ئەسترازینیکا، لەگەڵ فایزەر، ئەوانە مفاوەزات کرا و هەندێ یەک لەو ئیتفاقانەی کە و عێراقیش پێشەوی پارێکی زۆری دا بە کۆڤاکس فاسیلیتی کە دابینکردنی 120 دانیشتوانی مەزمونە لەو لقاحاتانەی زمنی ئەوەیە ئەو کۆڤاکس فاسیلیتیە کە WHO یان سەرپەرشتی لەسەر دەکات. ئیتفاقی مجموعە دەولەتەکە لەگە مجموعە شەریکاتێکی لەوانە مۆدێرنا و ئەسترازینیکا، ئۆکسفۆرد لەگەریانە و شەریکاتی تریش و یەک لە شەریکە سینیەکانیش، چونکە دوو شەریکەی ڕئیسی سینی هەیە لە ئەوەی لقاحەکە ئەوە دەکەن. ئەوە مفاوەزاتانە لەو ئەخیرانە یعنی اتفاقیەکە ئەوەکە پێشنیارەکەوا بوو ئالاسەس 15 ملیۆن بکڕێ، بەڵام دوای لەبەرەوەی یعنی ئیمکانیەتی سیستەمی تەندروستی عێراق لەبەرەوەی حرارەتی بینی ناقص 50 و ناقص 70 دەوێ، ئەو ژمارەیە لەوانەیە زەحمەت بوو ملیۆنە و ڤەکسین ئەوە کرا اتفاق کراو بە $12 دانەی و لەگەڵ ئەسترازینیکاش اتفاقەیە. ئەو کۆڤاکس فاسیلیتی 120 دانیشتوانی عێراق مەزمون دەکا، یعنی کە 8 ملیۆن. ئەگەر ئەوانە لە خلالی ساڵی 2001 خطەکە وایە بە پێی ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی 120 دانیشتوانی هەموو جیهان بکوترێت هەتا کۆتایی 2021 و لە 2020 130 دانیشتوان، چونکە یعنی توانای کارگەکان بۆ دروستکردنی ڤاکسین هەر ئەوەندەیە. فعێراقیش ئاماژەی پێ بکەی، یعنی بە 2 ساڵ 150 دنیا وەری بگرێت لەسەر ڤایرۆسەکە تەنگ نابێتەوە، ئەکید یعنی ئەو لەوانەیە 110 توش بووە 106 کە ئەمە گەیشتینە 106 هەتا 170 دانیشتوانی جیهان توش بوو. مەناعەت القەطیع دروست دەبی، کەواتە هەمومان ئەوە دەبین و مەترسی ڤایرۆسەکە نامینێ لەسەر جیهان. یعنی دەتوانم بڵێم ساڵی 2020 ساڵی ماسک بوو، ساڵی 2021 ساڵی ماسک و ڤاکسینە، ساڵی 2022 قورتاربوونە لە ماسک و ڤاکسین و لە کۆرۆنا ئینشاءڵڵا زووتریش. بەس ئەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان کۆبوونەوەکەی ئەو ڕۆژەتان لەگەڵ بێگومان ینی دەمەوێت ئاماژەوە بکەم هەر وەکوکو ینی عێراق ینی ژمارەی 40 ملیۆنە 128 ملیۆنەکە وەردەگری بە جێرەی دانیشتوانی کوردستانیش ڕێژەیمە وەردەگرین، بەڵام بورێن وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان
مفاوەزات لیژنێکی پێکینە ئەمنیش ئەندام لەو لیژنەیە هەفتەی پێشووتر لەگەر شەریکەی فایزەر دانیشتین و بە تێر و تەسەلی باسی یعنی لایەنی زانستی و لایەنی ئیداری و لایەنی مالی و ئەوانە و ئەنجومەنی وەزیرانیش سەلاحیەتی دایتە وەزارەتی دارایی و وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی دەستکراوە بێ لە کڕینی ڤاکسین بەڵام بە شێوەیەکی یعنی زانستیانەوەوانە وعدیان پێداوین ئەو هەفتەیەش هەندێک تەفاسیلی ترمان دەدەنێ و لەوانەیە ئیتفاقیەک بکرێ و لەوانەیە خلالی دووسێ مانجی تر ئەگە ئیتفاق کرا لقاحی فایزەر بگاتە کوردستان و دەست پێ بکرێت جگە لە ئەو حسەیەی کە دێ لە بەغدا و جگە لەو حسەی تر شەریکاتەکانی بۆ بەغدا دێ و لەوانەیە لەگە شەریکاتی تریش کوردستان ئیتفاق بکات ئینشاءالله لەوانەیە ئەگە مانجی یعنی سێ بگاتن لە بدایەتی سێ لە ناوەڕاستی مانجی سێ تەلقیحات دەست پێ بکە چ لە ڕێی ئیتفاقیاتەکانی بەغدا و چ لە ڕێی ئیتفاقەکانی وەزارەتی تەندروستی هەرێ ڕاستە کە خۆی ئەم ڤاکسینە سعری گرانە بە تایبەتی ئەوەی فایزەر بەڵام لەبارەی ڕاهێنانەوە بیرتان چۆن کردێتەوە مەسەلەن ئێوە بێ خەڵکێک ڕابهێنن ئەو ساردکەرەوانە دابی بکرێ ینی ئەوانش هەمووی بیری لێکراوەوە بێگومان ئەوە پرۆتۆکۆلی خۆی هەیە و شتەکان دیارە ینی ئەموو لە ناوەندە زانستیەکان و لۆکادری توبی ینی کتاب هەیە و دەورەش دەکرێ ینی کە پێشەوەی ئەو لقاحەتانە بێت چۆن ئەوە بکرێ و لە کوێن دەرێ دابرێ و سەلازەی تایبەتی پێویستە کە لە مەصرفی خوێنەکان هەیە و لە توبعادلی هەیەوانە ئەوانە خەزن دەکرێ و لەوێش کە کرایەوە خلالی ینی ماوەیەکی دیاریکرا و پێویستە لێ بدرێ و ئەوەکانیش پرایۆریتیەکانیش دانراوە کە ئەوانەی کادری تەندروستینە ئەوانەی تەمەنیان یەکەم جار لە 90 بۆ 100 دوایە 80 بۆ 90 دوایە 70 بۆ 80 دوایە 6 بۆ 70 دوایە هەتا 50 هەتا 6 ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە و لەوانەیە پێویستبی هێزاکانی ئاسایش و پێشمەرگە و شورتە و ئەوانش پێویستیان بە ئەوەبی هەروەکو ئاماژەم پێکرد ئەوانە سەتابیستی دانیشتوانی کوردستانن کە ئەمە ئێستا یعنی مفاوەزاتمان لە هەرێمی کوردستان لەگەر فایزەر بۆ 2.5 ملیۆن جورعایە کە دەکا ملیۆنە کوڕبعک ملیۆنە کوڕبعچیش دەکاتە سەتابیستی دانیشتوانی کوردستان کە ئەو گروپانە دەگرێتەوە ئاماژەمان پێکرد کە پێیان دەوترێ جەماعەتی پرایۆریتی یان جەماعەتی ینی لە بیدایەتەوە لە ساڵی یەکەم پێویستە بکوترێ کەواتە ئەمە هەمان ئەو ستاندەرانەیە کە لە دنیاە ینی لە هەموو ئەوها دەستی پێکرد بێگومانە لە بریتانیا لە ئەوەی WHO لە ئەمریکا هەموو جیهاندا بەو شێوەیە کوتران دەکرێت زۆر باشە کەواتە ڤاکسینەکانی تر ینی جیان چییە بێت لە معادلەیە حسابی ئەوەش کراوە کە ئەگەر بۆ نمونە ئەسترازێنیکاش باوەڕدانی پێدانرا بە هەمان شێوە بڕۆنە مفاوەزات لەگەڵ ئەوان ئەسترازێنیکا باوەڕی پێکراوە ینی لە بریتانیا ینی ئیمەرجەنسی ئەپروڤەلی وەرگرتووە و منەظەمەی سەحا عالەمیش ئیمۆدەرنا و ئەسترازێنیکاشی ئەوە کرد پێشەوەی ئیفایزەری ئەوە کرد ئەسترازێنیکا ینی ناحەیەی باشی ئەوەیە کە هەرزانە بە هەتا $4 ئەوە گرانترە ئیفایزەر و مۆدەرنا ینی ئەوەی بینیمان لە عقدەکەی ئەوەی لەگە بەغدا ئەوە بوو بە $12 بوو وەلو لا ئیعلام پێشتر وتیان بە $20 ئی مۆدەرناش هەر $20 بەس دەوانەیە هەرزان ینی بۆ نمونە ئەسترازێنیکا قازانجی زۆر نەهایشتێتەوە سەر لقاحەکە بۆیە هەرزانە $3 چونکە تەکلیفی دروستکردنی ئەو لقاحانە هەر هەتا $4 بەڵام لەوانەیە شەریکەی فایزەر پێ ینی حەزی لە قازانجبی و لەوانەیە گرانتر دەیفرۆشێ بەڵام کە ئەتوو بە جوملە دەکری سعر جیاوازە لەوەی کە یعنی ئەوە دەبێت زۆر باشە کاتم زۆر کەماوە دەمەوێت لەسەر قەدەغی هاتوچوو ئەگەر شتێکت هەیە ینی بەنیسبەت ئێمە ئینشاڵڵا ناگەین ئەوە ئینشاڵڵا بەڵام ئەگەر ئەمە ئەو سێ هەفتەمان تێپەڕاند بەبێ بەرزبوونەوە و هەر بەو شێوەیە دابەزین ڕێژەی چابوون زیاتر بوو ڕێژەی توشبوون لە یەک کەمتر بوو و ڕێژەی مردن کەم بوو یعنی مەسەن کە فەحسمان کرد بۆ نمونە ئەمە لە کوردستان 4,000 هەتا ینی 5,000 ئەگەر سەتایەک ئەگەر 600 کەس زیاتر سەتایەک زیاتر بوو ئەوە مەترسیدارە بەڵام دەبینین ینی ڕێژەکە کەمە لەوانەیە 100 ینی لە سەتایەک کەمتر پۆزتیڤە ئەوە ینی ئومێد بەخشە
و ئەوە ماوەیەکە یعنی دوسێ هەفتەیە بەو شێوەیە و لە هەموو عێراقش بەو شێوەیە هیوادارم ئەو دوسێ هەفتەیە جوابی و ئەگەر وها ڕۆیش پێویستیمان بە لۆکداون و قەدەغی هاتسوو نابین شڵا پێویستمان پێی نابێت دکتۆر دەشتی بوستانی پرۆفسۆر یاریدەدەر سپۆڕی نەخۆشیە هەناویەکان و ئەندامی لیژنەی زانستی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە هەمان کاتە ئەندامی وەفدی بڵین دانوستانکار لەگەڵ کۆمپانیەکانی ڤاکسین زۆر سپاس بۆ زانیاریەکان. زۆر سپاس. بێگومان وەکو میوانەکەشمان ئاماژەی پێکرد ماسک بەردەوام ببەستین دەستەکانمان بە تەواوی بەردەوام شوین و قەرەباڵغی و تێکەڵاویش کەم بکەینەوە بەشکم ئیشەڵڵا هەتا ئەم ماوەی کەماوە ئێمە ئامارەکانمان هەر بەو شێوێ هەموو لایەکتان تەندروست بن خواتان لەگەڵ.